بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی تر لەم زنجیرە بەرنامە تایبەتە بە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئێوەی بەڕێز بەیەک دەگەینەوە. لە هەفتەیادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتیدا ئەمڕۆ تەرخان کراوە بۆ ڕێزلێنان و وەبیرهێنانەوەی خەباتی کەم ئەندامانی سەنگەر و هەروەها بۆ وەبیرهێنانەوەی پاڵەوانەکانی زیندانی بەعەس. لە کاروانی خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا بە هەزاران پێشمەرگە، بە هەزاران شەهید، بە هەزاران زیندانی سیاسی خەباتیان کرد تا بەم ڕۆژە گەیشتین. ئێمە ئەزانین ئەوانەی لە زیندانەکانی بەعسا بوون دروشمی کەم ژیان و کەڵژیانیان هەڵبژارد. کاتێک یەکێک لە شەهیدەکان ئەبرێتە بەردەم پەتی سێدارە، زەردەخەنەیەک بۆ جەلادەکە ئاکات و پێی ئەڵێ چەند سەربەرزم کە پیاڵاوەکانم ئەبینن لە سەری تۆ بەرزترن. درود بۆ ڕۆحی پاکی سەرجەم شەهیدانی کوردستان. کەم نین ئەو چاوانەی کە ڕۆژانە چاوەڕوانیان لێمان هەیە، وەگەوەی بوونی تۆ بۆ ژیانی ئەوان گرنگی تایبەتی هەبێت. ئێستامان بەرهەمی ڕابردوومانە، نووسینەوەی ئەزموون و یادەوەری ساتەکانی ڕابردوو بە نەمری دەهێڵنەوە. هەموو ڕۆژێک ژیان بە شێوەیەکی جیاواز خۆی نوێیەکاتەوە. کاتێک لە کۆتایی هاتنی کارێک تەواوە بیت، ئەرکێکی تر چاوەڕێ دەکات. بە ئەنجام گەیاندنی هەر ئەرکێک خەباتێکە لە پێناو ئەوانی تردا. شۆڕش وا فێری کردوین کە هەمیشە چاومان لە ئاسۆ بێت. بۆ ئەوەی کاروان بەردەوام بێت پێویستە بێوچان لە هەوڵا بین. ئەوەی ئەیکەین کەسانێک دوای ئێمە تەواویەکەن. لە دوای نسکۆ شۆڕشی نوێ لەسەر دەستی چەند گەنجێکی خەباتجێر هەڵگیرسایەوە. بەهێز و گوڕێکی تازەوە موژدەی بەردەوامی خەبات و تێکۆشان بەگوێی کۆمەڵانی خەڵکدا درایەوە. مەشغەڵانی ئەمجارەی شۆڕش بڕوای ڕەنجدەران و هەژاران بوو. زیندان و وەشکەنجە، پەت و سێدارە سەری پێنەوی نەکردین. کەمبژی و کەڵبژی بووە وێردی سەرزمانی هەمووان. نەسرەوتن تا سەرکەوتن دروشمی شۆڕش و گەل بوو. هاوڕێتی و خۆشەویستی خاک تێکۆشان بۆ ئازادی ئامانجمان بوو. ڕۆژێکی نوێ دەست پێکات. ئەوانەی چاوەڕوانیان لێمان هەیە بە هەستێکی زۆرەوە ڕێز دەنوێنن. مێژومان لە ناو خەباتدا فێریەوەی کردوین کەنەوەی نوێ بۆ ژیانی داهاتووی گەل جێگەی ئومێد بن. پەیاممان تەواوکردنی کاروانی تێکۆشانە و پێنووسەکەمان دەبەخشین بنەوەی نوێ تا بەدیهێنانی ئاواتەکان. بۆ ئایندەیەکی گەشی یەکێتی با جۆش و خۆشی نەوەی نوێ ئاوێتەی ڕەوتی قاڵبووی خەباتمان بێت. بەڵێ بەڕێزان لە 45 ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە چەندین قۆنا خزمەتی گەلی کوردی کردووە. لە شاخ وای ئەخواست لە سەنگەری بەرگریدا بێت. لە دوای ڕاپەڕینیش لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تر حکومەتی هەرێمی کوردستانی دروست کرد. دواتر لەگەڵ لایەنە عێراقیەکان توانرا حکومەتی بەعەس بڕوخێنن.
45 ساڵ خەبات نەسرە و تا سەرکەوت بەڵام مام فێریشی کوردین کە هیچ کاتێک لەسەر چەپکە گوڵی سەرکەوتن خەومان لێ نەکەوێت بۆیە پێویستە هەمیشە نوێ بینەوە سەرکردایەتی نوێ بەرنامەی نوێ پلانی نوێ کاری نوێی هەیە پێکۆبینەری ئەم راپۆرتە بین و درێژە بە بەرنامەکەمان نەدەین یەکێتی مێژووی پڕ لە خەباتی خۆی گرێداوەتەوە بە داهاتوویەکی پرشنگدارەوە لە سای خوێنی شەیدان و سەرکردەکانیەوە کە پەی بە هەموو سێکتەرەکانی ژیان بردووە و هیوە و ئومێدی لایەنگران و کۆمەڵانی خەڵکی کوردستانی لە کۆڵ ناوە ئێستا یەکێتێکی نوێیە کە دۆست و نار شایدی ئەوادن کە ئەم یەکێتیە جیاوازە لە یەکێتەکەی ڕابردوو و هێزی خۆی لە مێژوە پرشنگدارەکەی وەرەگرێ لە حکمەتی سیاسی جەنابی مام جەلالە وەرەگرێ لە هێزی هاوسەرۆکە گەنجەکانی وەرەگرێ لە هێزی ئەو کارکتەر گەنجانەی کە چوونەتە سەرکردایەتیەوە هەموو قۆتی خۆی لەمانە وەرەگرێ بۆیە ئێمە پێمان وایە کە یەکێتی ئێستا یەکێتێکی نوێیە و جێگەی ئومێد و هیوای کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەوەی دەبینرێت لە توانای ئەم سەرکردە نوێی یەکێتی بیر و تێڕوانینیانە بۆ ئایندا لەگەڵ پەیوەندیەکی تەندروستی هەموو هێز و لایەنە سیاسیەکان و بوونی شەراکەتێکی ڕاستەقینە لە بەڕێوەبردننی پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا من چاوەڕێم کە ئێمە دوای کۆنگرە بە گروتینێکی تازە و بە شێوازێکی تازە بینەوە کۆڕی خەبات و یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە بەلایەنگران و بە جاماوەر و بە هەموو گەلی کوردستانیش بڵێتەوە کە یەکێتی ئەو هێزەیە کە پشتی پێ ئەبەسترێتن یەکێتی ئەو هێزەیە کە لەسەر چ ئەساسێکدا مەزرا هەر لەسەر ئەو بنچینەوە دەست بەکارەکانی خۆیەکات کۆناغێکی نوێی بەدەستەوەیە ڕیفۆرمێکی تازە لە ناو حیزبەتیە ڕیفۆرمێکی تازە لە پرۆسی حکومڕانیە ئایندێکی گەشت بەڕێوەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان 45 ساڵ تێدەپەڕێت بە سەر مێژووی پڕ لە سەروەری حیزبی شەهیدان لە دوای بەستنی چوارەم کۆنگرەشی یەکێتی جارێکی تر پەیمانی نوێبوونەوە و بەردەوامبوون دەدات بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و با تێڕوانین و ستراتیژیەکی نوێیەوە درێژە پێدەری ڕێبازی ڕابردووی دەبێت و بەرەو ئایندەیەکی گەشتر هەنگاو دەنێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی. یەکێتی هەڵقوڵاوی ناو جەماوەرە. یەکێتی لەگەڵ جەماوەرەکەی وەکو ماسی و ئاوان ناتوانێت لە دەرەوەی جەماوەر بژی، بەڵام جەماوەریش بە چاوی پڕ لە ئومێدەوە دەڕوانن لە ئەم سەرکردایەتە نوێیە. ئەوان پەیامیان هەیە، فەرموون با پێکەوە بیسەر و بینەری پەیامەکانی ئەوان بین. پلکەفتە تێپەڕینە 45 ساڵی دامەزراندن یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزباییە لە هەموو کادر و ئەندام و لایەنگەران و هەمی گەلێ کوردستانی بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان دە قۆناغەکێ دەهاتە دامەزراندن گەلێمە کوردستانی پێدیڤی بوو پێتیڤی حزبەکی بوو و خەبات و چارە نووسێ ما ملەتێک کورد بەردەوام کرد دەستخۆڤە بینێت ئازادی و چارە نووسێ ملەتێک وە. ئەدوێ قۆناغێدا یەکێتی دەوێت دووارێ سیاسیدا چەندین پێنگاوە پاوێت لەگەڵ لایەن و ئەحزابێن عێراقێ و حکومەتە عێراقێ تایبەت و هەروەسا لەگەڵ لایەنێ کوردستانی و ئەحزابێن کوردستانی چەنگ و یەکێتی ئیبەرناسە حزبێ ئازادیێ حزبێ یەکەمین حزبە کو مافێ چارە نووسێ منهاجێ خۆدا بەلاف کردیا ژبەر vê hindê pêdiviya êketî xebatê biket
بۆ بەدەستینانە سیاسەتەکە ئازادی هەم المنطقێ هەم کوردستانی. دەستپێکێ و هەڵکەفنا دامەزراندنە یەکەتی نیشتیمانی کوردستان ئەم پیرۆزباهیەکە گەرم ئارستەی سەرجەم یەکەتی کوردستان بکەین و تایبەت کوردستانێ و العراقێ و سەرانسەری جیهانێ کە ئەو ڕۆژە ڕۆژێکە مێژوویە پڕ خەبات یا پێکۆشەر یا یەکەتی. یەکەتی پشتی پەستنی قۆناغا چارێ لە کۆنگرێ چارێدا ئەپڕاستی ئەف کۆنگرە وەک هێزەکە مەزن ناف کوردستانی هات و هەڕۆسا ئەف کۆنگرە بووە پاڵپشتێکی مەزن بۆ یەکەتی نیشتیمانی کوردستان پشتی چەند هەڤال و دۆست و برادەر هێژا و گەنج کەفنە ناف ڕێزێت یەکەتی یان ئەمشەین بێژین ناف قیادا یەکەتی کە یەکەتی زۆرتر هێز بکات. هەڵکەفتە دامەزراندنە یەکەتی نیشتیمانی کوردستان گەرمترین جوانترین پیرۆزباییەت خۆ ئارەتەی تەبایە یەکەتیین کورد و کوردستانێت بکەین و جەماوەری کوردستانی بگشتی و دەڤەرە سەوز بتایبەتی هیوی خوازین ئەف هەڵکەفتە بتە دەستپێکێک بۆ پێگەی کوردی و کوردستانی دەڤەرێ هیوی خوازین یەکەتی نیشتیمانی کوردستان بێ قۆناغێدا کە چاوە قۆناغێن تەخت و دژواردا دەرباز بووە و ملب پێشمەرگێت قارەمان و کەتوکارن سەربەردن بلندن شهیدن کورد و کوردستانیا کوکارینە قۆناغێن تەخت و دژوار دەرباز بکەن بگەهنە بێ قۆناغێ بۆ پێخەمەت ئاواکردنا کوردستانەکە ئازاد و دیموکرات. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاڵ خەباتی چەکداری لە پاڵ خەباتی نهێنی لە ناو شارەکان هەمیشە کاری بۆ خەباتی دیبلۆماسی کردووە. سەرقافڵەی ئەوانەی کە لەم بوارەدا سوارچاک بوون جەنابی مامجەلال بووە. جەنابی مامجەلال یەکێک بوو لەو کەسانەی کە پەیوەندیەکی بەرفراوانی لەگەڵ هێز و دەوڵەتە دیموکرات خواز و یەکێک بوو لەو کەسانەی کە لەگەڵ کەسایەتیەکانە پەیوەندیەکی بتەوتن و تۆڵی هەبووە. پێکەوە بینەری یەکێک لە نامەکانی سەرۆک مامجەلالە بین. لە سەرۆکی کۆنفیدراسیۆنی سویسرا دیدیەر بۆرخاڵتەر بۆ سەرۆک کۆماری عێراق جەلال تاڵەبانی 6/2/2014 بێرن. جەنابی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق بەغداد. جەناب حکوومەتی سویسرا شۆک بوو بە پەلامارە تازەکە لە بەغدا کە بۆ هۆی کوشتن و برینداربوونی ژمارەیەکی زۆر لە نێو کۆمەڵێک لە دەستگا و شوێنەکاندا وەزارەتی کاروباری دەرەوەش کرا بۆ ئامانج وەکو یەکێک لە سومبلی دەستگا و بنکەکانی دیبلۆماتی حکوومەتەکەتان. وەکو سەرۆکی کۆنفیدراسیۆنی سویسرا و سەرۆکی بەشی دەرەوەی وڵات ئەمەوێت بە ناوی سویسراوە بەقوڵی هاوسۆزی و هاوخەمی خۆم دەرببڕم بۆ حکوومەتەکەت و خێزانی قوربانیەکان. حکوومەتی سویسرا بە توندی ئیدانەی ئەم پەلامارە چۆر و خوێناوی سەر وڵاتەکەتانەکات. بە هیواین و چاوەڕوانین کە تاوانبارەکان بدرێن بە یاسا. ئەمەوێ دەم دەرفەتە بقۆزمەوە بۆ دەربڕینی هاوبەشیمان لەگەڵ حکوومەتەکەتان بۆ بەدەستێنانی یاسایش و ئاشتی بەردەوام. سویسرا بەردەوام دەبێت بۆ یارمەتیدانی هاوڵە نێودەوڵەتیەکان لە دژی تیرۆریزم. دیدیەر بۆرخاڵتەر سەرۆکی کۆنفیدراسیۆنی سویسرا.
لە 45 ساڵی دامەزراندنیدا یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی نوێبوونەوەی هەڵبژاردووە. لای هاوڵاتیانی کوردستان نوێبوونەوە بە مانای خزمەتی زیاتریەت. ئەوان داواکاریان هەیە. بزانین داواکاریەکانی ئەوان لە سەرکردایەتی نوێی یەکێتی چییە؟ پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنە لە خۆم و لە سەرجەم هەڤاڵانێکی نیشتیمانی کوردستان و سەرجەم خانەوادەی شەیدانی سەربەرزی گەلەکەمان دەکەم و هیوادارم لەم ڕۆژەدا وەک چۆن لە ڕابردووە خزمەتمان کردو بە گەل و نیشتیمانی خۆمانوە لە داهاتووشدا هاوسەرۆکانی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەستێکی خزمەتی زیاتر هاوکاری کەسانی یەکێتی و ئەو کەسانی کە ماندوون بە یەکێتی و هاوکاریان بکرێەوە خزمەتی تەواوی خەڵکی سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و بە هیوای ئەوەی کە بتوانین چۆن لە ڕابردوو خزمەتمان کرد هەمیشە و دائمی بتوانین خزمەتی زیاتر و کاری جوانتر و ڕۆژەی جوانتر پێشگەشت بە گەلەکەی خۆمان بکەین بە هیوای سەرکەوتن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. لە یادی دامەزرانی حیزبی شەهیدان یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو کادیر و لانگران و ماڵە شەهیدەکان دەکەم. بەڕاستی ئەم کۆنگرەیە بۆتە هۆی نوێبوونەوەی یەکێتی هەنگاوەکانی سەرەتای نوێبوونەوەش بەڕوونی دیارە لە ئایندەشدا کاریگەری زیاتریش دەبێ. یەکێتی سەروەتێکی نەتەوەیی و سەروەتێکی گشتیە. یەکێتی جیان لە کوردستانی باشوور، سەروەتی کوردستانی گەورە و کوردستانی ڕۆژاوا و کوردستانی ڕۆژهەڵاتیشە. ئینشاءڵڵا لە داهاتووشە یەکێتی دەبێتەوە حیزبی یەکەمی کوردستان و جێگای هیوا و ئومێدی ئێمەش. لە یاد یەکێتی نیشتیمانی کوردستانە سەری ڕێزون و ئازش بۆ ڕۆحی ئارامی هەڤاڵی گەورە و بەڕێزمان مام جەلال و سەرجەم تێکۆشەرە شەیدەکان دادەنێنین. ئومێد دەکەم یەکێتی لە ئاست پێویست و لە ئاست ئەو پرسیارانە بێ و پرسانە بێ کە گەلی کوردستان و هەموو تاکەکانی گەلەکەمان داوای دەکەن. پیرۆزبایی خۆشم ئاراستەی خۆم و ئێوە و هەموو هەڤاڵانی یەکێتی لە هەموو چین و توێژەکان دەکەم. ئومێد دەکەم هەمیشە سەرکەوت و سەربەرز و سەرفراز بن. دیارە دوای کۆنگرەی 4 نێبوونەوەی یەکێتی نیشتیمانی دیارە خۆی بۆ خۆی هێنانەکایی جەوێکی ئارام و زیاتر بۆ بە بەرجێکی نوێ بە بەرنامەیەکی نوێ بە چەند کەسێکی نوێ هاتوۆتە ناو مەیدانەکە جارێککە بۆ ئەوەی جارێککە بگەڕێتەوە ناو کای کێوەڕکیەکانی سیاسەتی ئەم ناوچێ و هەرێمەکەمان. دیارە لەو نێوەندەدا ناو کۆنگرەشە بۆردێکی وەرزشی تایبەت بە وەرزشکاران داناوە. لەو بۆردە پێشتر لە پەیڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی وەرزش هەبووە. دیارە خۆتان نەزانن کارێکی باش و پشتێکی باش بوو بۆ وەرزشکاران، بەڵام ئێستا وەرزشی تایبەت کردووە بە بڕگێک لە بڕگەکانی وەکو هەموو کایەکانی تری ژیان و کۆمەلگا. ئێستش ئەم بۆردە ئیشەڵا ئومێد دەکەم بێتە بەدیلێک بۆ پێشکەوتن و زیاتر بەرەو پێشبردننی وەرزش. ئێمەش لەو نێوەندەدا هەمومان دەبێ هاوکار و پشت و پەنابین بۆ ئەو بۆردە و بۆ ئەو هەڤاڵەمان کە سەرپەرشتی و بۆرداکە. ساڵیادی دامەزرانی حیزبی شەهیدان پیرۆز بێت. وەگومان لە وەدانیە مامی گەورەمان بە دوای وەفاتیشی کۆمەڵێک کادیر و خەڵکی لە سۆزی پێگەیاندەوە بۆی بتوانن درێژەپێدای ڕێبازەکە بن. ئەمە لێرەوەش دوای کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان سپێ دەکەین هاوسەرۆکانی یەکێتی جیاوازتر لە ڕابردوو لە بڕیاردان جەسوورن و هەوڵیاندایە لە بەرامبەر بە هینانەدی ئاواتەکانی گەلەکەمان و مام بەردەوام بن. لەپاڵ ئەوەش بۆ خەڵکی کوردستان پێویستە هەنگاوی جددی بنین بە مەبەستی باشکردنی ژیان و گوزەرانیان و لە ڕابردوو دەبینین کۆمەڵە قەیران کێشە مەشاکل بەرۆکی خەڵکی گرتیە و بەرۆکی وڵاتەی گرتیا بۆ ئایندەش زەورە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵداتن سیستەمی لامەرکەزی یاخود دیفاکتۆی کە بینتەوە بۆی لەو قۆناغە میلەتەکەی خۆی ڕزگار کات.
حیزبێک هەڵقوڵاوی ناو جەماوەر بێت حیزبێک لەگەڵ ئێش و ئازار و داواکاریەکانی جەماوەر بێت بێگومان خۆشەویست دەبێت. هاوکارمان ئەحمەد ئیسماعیل راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەگەڵ ژنە سەوز پۆشەکە. ژنێک لە خۆشەویستی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە سەوز پۆشە. با پێکۆبینەری ئەو راپۆرتە بین و درێژە بە بەرنامەکە ئادەین. سەردانی ماڵی ژنە سەوز پۆشەکە دەکەم. جلی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانی پۆشیوە. ساڵانێکە دەستی بەکاری ڕێخستن کردووە. ناوم نەسرین محەممەد ئەمین حسینە لە 69ەوە ئیشی ڕست نەکەم. ئەو کاتە مناڵیش بووم، یعنی هیوانە بووم بڵێ ماڵومێت و ئیشی ڕست نەکرد. لەگەڵ نامی قاغا و مامۆستا حەمەبۆر و مامۆستا یاسین. ماڵەکەشیان ئێستای دەزانم بەرخانەقایە. وەخاپی هەفتەی پێشەوەی شەید بێت. هەفتەی پێشەوەی شەید بێ هاتەوە لە بەکرە زووە بە کوتی نەستیم کوتی ماوەتی وەرە با بچین بۆ سۆدەس جوان. میش نەمەزانم سۆدەس جوان چییە. ئەوسا کشتیان نەیەشتێتە دەرەوە. دەرگاسیان پێ نەیانەژێ ئافرەت بیکاتەوە. وتم بۆچی وتی تۆ وەرە کە چوین وتی با ئەو ڕسمە بگرم. مناڵیش بوو. ماڵەکەی وێنەی هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە. ناوی نەسرین محەممەدە بە پورە نەسرین لای هەمووان ناسراوە. پیرۆزبایی خۆم لە یادی یەکێتی و یەکێتیەکانەکەم و مامجەلال و کوڕەکانیانەکەم و هەموو ڕۆژێک ئاڵا شەکاوەکەی یەکێتی بەرز دەکاتەوە. و هەر شوێنێ بڕۆم ئەو ڕسمی مامجەلال و جلی سۆزە پۆشم و ئەڕۆم هەر شوێنێ بێت وەسە قەبران بێ بۆ یادی یەکێتی بێ بۆ مەسیرێکی خۆمان بێتتر کاتێک هەر بزانم تر ئەڕۆم ڕۆبم بۆ تۆزەکەی پێلێکەمەوە. مێژووی خەباتی تێکۆشانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە. قسەی من ئەوەیە ئیشەڵڵا یەکێتی سەرکەوتووە بێت، ئیشەڵڵا هەمومان بەیاخە سەوزەکەی مامجەلال بەرزەکەینەوانیە، ئیشەڵڵا ئەم کوردە هەمووی دڵی خۆش دەبێ. خێزانی شەهیدە و بەردەوامە لە خەبات. ماوەی تەمەنی بۆ خزمەتکردنی یەکێتیە. ڕۆژانە ئەچم ئاڵا سەوزەکە لەگرم ئەچم ڕسمەکەی مامجەلال ئەسڵموانێ و ئەچم لە کۆمیتە دانیشم. بە جلی سەوزی یەکێتیەوە بە شەقامەکانتا دەڕوات. بە بەردەوامی ئەم ژنە سەوز پۆشە وێنەی سەرۆک مامجەلال لەسەر شەقامەکان پاک دەکاتەوە. باشە دەست خۆش بێ. ئاڵای بەرزی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە شەکاوەیە. درێژەدان بە خەباتی سەرۆک و سەرکردە سەرۆک مامجەلال تاڵەبانیە. نمونەی دڵسۆزێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ درێژەدان بە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.
سەردەمی نوێیە داخوازی هاوڵاتیانی نوێن پێویستیان بە پرۆژەی نوێ هەیە لە سەرکردایەتی نوێ یەکێتی پێکەوە بینەری راپۆرتێکە بین و درێژە بە بەرنامەکە ئادەین. کاسبکاران و پیشەوەرانی بازاڕی سلێمانی ئومێد و هیوایان لەسەر سەرکردایەتی نوێیە تا ئاوەڕی جدی لەبار و گوزەرانی ژیانیان بداتەوە وە خۆشیان ئاماژەی بۆ دەکەن یەکێتی هەڵقوڵاوی ناو جەماوەرە ئەم ڕۆژکاتی ئەوەیە لە ڕێی ئەم سەرکردایەتیە نوێیەوە هەرچی دەکرێت و لە توانادا دەبێت کار بکرێت لە پێناو باشکردنی ژیان و گوزەرانی چینی کاسبکاران و پیشەوەراندا. ئێمە وەکو کاسبکارانی ناو شاری سلێمانی پەیامی ئێمە بۆ ئەو برابەڕێزانەی کە لە قۆناغی نوێ لە قۆناغێکی نوێ کە تەشیلەیەکی نوێیان کردووە هیوادارین لە جێگەی ئومێد و هیوا و ئاواتی گەنجی ئەم شارە بن. داوامان وایە لە هاوسەرۆکی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوڕێ لە گەنجان و لە کاسبکارانی ناو شاری سلێمانی بدەنەوانێ و وەکو هەمیشەیی یەکێتی نیشتیمانی هەمیشە ئاوری داوەتەوە بەلای فەقیر و هەژار و کاسبکارانی ناو شاری سلێمانی و ئەمە وەکو کاسبکاری سلێمانی وەکو پیشەوەران داوا لە سەرکردایەتی نوێ دەکەین بەڕاستی لەمە هەیکە لە جوانە کە بێنە پێشەوە بە ناو کاسبکار. لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کاسبکاران و پیشەوەران لە شاری سلێمانی ڕووی دەمیان دەکەنە سەرکردایەتی نوێ و داوایان لێ دەکەن. سەرکردایەتی نوێ پێویستە لەسەر هەمان بڕیار و ڕاستپاردەی مام درێژە بەکاری سیاسی و ڕێکخراوەیی و مەدەنی خۆی بدات تا لەو ڕێگەیەوە هیوا و ئامانجەکانیان کە دابینکردنی ژیانی ڕۆژانەی خۆیان و ماڵ و منداڵەکانیانە دەستەبەر بکرێت چونکە لە ڕابردوودا تەنها یەکێتی و ڕابەرەکەی بووە هەوڵی باشکردنی ژیان و خەمخۆری ئەم چینە دیارەی نێو کۆمەڵگە بووە. ئێمە خۆشحاڵین بە هاتنە پێشوەیەم جیهە تازەی سەرکردایەتی ناوێکێتی نیشتیمانی کوردستان ئێمە خۆشحاڵین بە هاتنیان ئینشەڵا هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین بەس داواکارین ئیش و کاریان بۆ ئەوە بێ ئینشەڵا هەوڵ بن بۆ ئەوەی بژێوی هاوڵاتیان بەرەو پێش بەرن ئینشەڵا وەزعی خەڵک بەرەو باشی بەرن. وە کاسبکاران و چینی فەقیر پەیامی ئەومان پێ بۆ ئەم چینە تازەی کە هاتوونەتە ناو یەکێتیەوانێ بە خوێنێکی گەرمەوە بە دڵێکی فراوانەوە و داوامان ئەوەیە بێنە ناو فەقیر هۆژار هاوکاری کاسبکار بن بە تایبەتی پیشەوەرانی ناو بازار. ئێمە وەکو چینی کاسبکاران داوا لە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن ئاو ڕێکمان لێ بەرەوە بە تایبەتی لە دەستگەڕەکان و کاسبکاران یاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو لایە پیرۆز بێ. ساڵیادی دامەزراندنی یەکێتی لە ئانوساتێکدا بەرز ڕادەگیرێت هەرچی کوردستان و عێراق و جیهانیشە ڕوبەڕووی چەندین پێشاتی نوێی سیاسی و ئابووری بۆتەوە بۆیە یەکێتی لە هەموو کات زیاتر داوا دەکات و هیوا دەخوازێت گشت پارت و لایەنە سیاسیەکانی هەرێم کێشە و ململانە سیاسیەکان وەلاوە بنێن و دەست لە ناو دەست بیر لە ڕێگە چارەی نوێ بکرێتەوە تا هاوڵاتیانی ئەم هەرێمە لەم قەیرانە ئابووریە سەختە دەرباز بکرێت و هەوڵی باشکردنی بژێوی هاوڵاتیان و موچەخۆرانی ئەم هەرێمە بدرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی. سەفین لە بن دێو یەکێتی لە بن نایە.
یەکسانیم یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئەوەدانیم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی. بینەرانی بەڕێز جاری تر سڵاوتان لێبێت لە 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەفتە یادێک ڕێکخراوە. ئەمڕۆ لە هەفتە یادەکە تەرخان کراوە بۆ بەرزڕاکردنی خەبات و قوربانیدانی زیندانیانی سیاسی و پێشمەرگەکەم ئەندامبووەکانی سەنگەر. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بەڕێز شوان مغاقی سکرتێری پێشمەرگەکەم ئەندامبووەکانی سەنگەرمان لەگەڵە. کاکشوان ئەم کاتێ باش. دروشمێکە بوو لە ناو هێزی پێشمەرگی کوردستانە کەم بژی و کاڵ بژی. ئەم دروشمان لە چیەوە هاتم؟ سەرەتا سەری ڕێز و وەفا هەم بۆ سەرکردەی نەبەر هەم بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مام جەلال دادەنێرم لێرەوە و سەری ڕێز و وەفا بۆ سەرجەم شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردستان دادەنوێرم. دیارە لەم ساڵیادەیە حەزەکەم باسی ئەو دروشما و هەم باسی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم باسی کەمەدامەکانی سەنگەر کە چۆن خەباتیان کردووەوە چۆن تێکەشەوان بۆ ملێتەکەیان. ئەم دروشما لە دروشمەکەەوە هاتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دامەزراوە وا دامەزرا کە دوای ئەو قسەی کە ساڵی 1970 کە بەسەر میلەتەکەمانە هات یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەروتینێکی تازەوە هاتەوە مەیدان بۆ خەبات بۆ تێکۆشان بۆ چیری چەوساوە بۆ کرێکار بۆ جوتیار وا دامەزرا کە دروشمێکە بوو کە لەم یادەیە سەری ڕێز و وەفا بۆ خاڵەشەها بوو کاگەنۆر و ئەواندا دەنەوێنم کە ئەمانە لە سوژنا کەڵژیانیان بۆ ئەم دروشمیان هەڵبژار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتانە ئەم هەواڵانە لە زیندانا بوون و بە حەقەت وەعزیان زۆر خراپ بوو و ڕۆژانە برادەرەکانیان لە زیندانا تەنزیمە کردەوە ڕێخستەکانیان زیینوە کردەوە و ئەو دروشمەشیان کردبوو بە دروشمێک کە بوو بە دروشمێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. بێگومان کاروانی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوانە دەست پێ ئەکات و بەداخەوە تاکو ئێستاش ئێمە لە قۆناغی بەرگریان بینیمان لەم ساڵانەی دوایشدا لە شەڕی داعشە چەنەها شەیدی ترمانە وەکو کورد و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکشوان قسەیەک لەسەر شەهیدە زیندۆکان بکەین. شەهیدە زیندۆکان کەم ئەندامانی سەنگەر. من پێم خۆشە وەکو سکرتێری کۆمەڵەکە ئەم کۆمەڵەمان پێ بناسیێنیت و باسێکی ئەم شەهیدە زیندوانەمان بۆ بکەین. سەرەتا من زۆر سپاسی ئەو هەواڵە ناکەم کە ئەم بیرۆکەیان هات بەگوێیەوە کە ئەم بیرۆکەیان هەڵبژار بۆ کۆمەڵی پێشمان کە مەدامەکانی سەگەر کە کۆمەڵی هەواڵ بوون کە لە سەرەتاوە ئەم ڕێکخراوەیان دروست کرد. ئەم ڕێکخراوە دیارە خۆی لەوای بینێتەوە کە خزمەتی ئەو هەواڵە تێکۆشەرانە بکە کە هەم لە شاخەوە تاکو ئێستا کە لە پێناوی بیلەتەکەیانە ئەندامێکی جەستەیان بەخشیوە کە جەنابی مام جەلال یادی بەخێر بێ ئەو نازناوە ئەو نازناوی بەسەرمانە بڕیکەوە پێویستین ئێوە شەهیدی زیندون فعلا وایە چکە وایە ئەو برادرانە شەهید بوون چونەتە شوێنی خۆیان بەڵام هەر ڕۆژێ لە ڕۆژان ئەو هەواڵانەی ئێمە کە ئەوەی کە قاچێکی نییە ئەوە چاوێکی دی ئەوەی کە ئەندامێکی جەستەی بەخشیوە هەر ڕۆژانە مردنیەکە هەم یەکەم ئازارەکەی لە کۆڵ نابێتەوە و هەم بریدەکەشی پێوەی دیارە ڕەنگە وەکو ئینسانێک نامرتاح بێ بەوە بەڵام برینی شەهیدەکانیشمان کەم نەبن ئەوانەی کە لە دڵ و دەروونمانان یەکە بەو شەهیدانە بەڵێ ئەوانە هەواڵی ئێمە بوون تێکۆشەری ئێمە بوون بە حەقەت ئێمە ئێستا ئەگەر لە ڕاستیەک تا بێ ئەمە جێگرەوەی ئەوانی چکەمە پێماڵە شەهیدانی زیندوو لەبەرەوە ئێمە دەبێت زیاتر وەکو کۆمەڵی پێشمەکە مەدامەکانی سەنگەر و وەکو پێشمەی کە مەدامی سەنگەر زیاتر لە خزمەتی کەسوکاریان نابین و لە خزمەتی کوڕوپشەکانیان نابین بۆی بتوانین زیاترەوە کەم ڕێکخراوە خزمەتی شەهیدانیش کۆمەڵەکی ئێوە بەتەنها بڵێن پێشمەرگەکەم ئەندامبووەکانی سەنگەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەخۆ ئەگرێ یان خزمەت بە هەموو پێشمەرگەکانی ترەکانی بەداخەوەڵای بە حەزمانە کرد بە حەقات چکە کاوتی پێشمەرگە هەموو
پێشمەرگاگرێتەوە کەوتێک کەمەدامی سەنگەر هەموو کەمەدامی سەنگەرەکرێتەوە کەوتێ شەهید هەموو شەیدانەکرێتەوە بەڵام بەداخە خۆ دەزانێت ئەو ظروف و زمانی کە هاتۆتە ئاراوەتە ئەم دەقێش ئێمە نەمانتوانی وەکو پێویست هەموو کەمەدامان لە شێر چەترێکی دروشمێکە کۆ بکەینەوە کە ناوی بدەی شەیدی زیندوو یا ناوی بنەی ڕێکخراوی کە لەبەرەوە ئێمە خۆمان بەبەختەوە دەزانین خۆشمان بەسەر بەرز دەزانین هەر خۆم هەم سکرتارێتەکەم و هەم بەسولەقەکانیشم کە توانیومانە ئێمە تەنها بەداخۆم قسەیەکە لێرەوەکەم لە ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە تەنها برادرانی پارتی دموکراتی کوردستانمان لەگەڵانی چکە ئەوان ڕێکخراوێکیان هەیە بناوی شەیدانی زیندووە بەڵامیدا ئێمە سۆشیالیست شوێعی کۆمەڵی ئیسلامی هەموو حیزبەکانمان لەگەڵا حیزبانەی شۆشا کردووە لە شاخ بڵێ چۆن ئەو حیزبانەی کە هێزی پێشمەرگیان هەبووە لە شاخ بوون لەگەڵتانە ئەوانەی کە هێزی پێشمەرگیان هەبوو لە کوردستان هەموو حیزبەکانمان لەگەڵە تەنها برادرانی پارتی دموکراتی کوردستانمان لەگەڵانی زۆر ئەگەر پێکەوە بوونە باشتر نابوو زۆرمان محاولە کردووە و هەرتوو لاژمان لە لای بەڕێز کاک قوبات جێگەی سەرۆکی حکومەت یاداشێکمان نووسیوە کە ئێمە بتوانین ئەم دوو ڕێکخراوە یەک بگرینەوە بەڵام داوای پاکسازیێکیان لێکردی من لێ ناشارڵۆ لە ناو هەردوو ڕێکخراوەکە هەبیە بە هەم برادرانی پارتی دموکراتی کوردستان ڕێگە کۆمەڵی خەڵکی تێکەوتە بێ کۆمەڵێکی ژمارەکە زۆرە کاک شوان ئەو بەس تەنها کۆمەڵێکیان ژمارەکە زۆرە ئەوەی کە باسیەکە پێویستی بە پاکسازیە لە هەموو شوێنێکە ئەوە هەیە بەڵام ڕێگە لای ئێمە کەمتر بێ لە بەرەوەی ئێمە جاری کە لە سەرەتای دروست بنێم کۆمەڵ و توانیومانە پاکسازیە بکەین کە کۆمەڵی خەڵک هەیە کە کەمەدامی سەنگەر نەبووە لامانداون لەبەرەوەی لە پێشمەرگایەتیە یاساکە شمولی نەکردو بەڵام چۆنتە سەر خانشین و لێ موچەوەرەگرن بڵێ هەنی ئەبێ ئەو کەسانە فعلان پێشمەرگە بووبێتن و لە سەنگەرە کەم ئەندام بووبێتن ئەگەر ڕاستی دەبێت ئەو کەسانە فعلان لە سەنگەرە ئەندامێکی جەستەی بەخشی بێ وەشەر دێ ئەندامە هەردیار بێ ڕەنگە کابرا لە ناوە گوشیلێکی لە دەستدا بێ ڕەنگە دەماری قاچی وەستا بێ مهم بۆیە لژنەی تۆبی بتوانێت بڕیارێک بدا کە ڕێژەکە لە سەری پەنجاوە بێ چکە ئەو یاسایی کە دانراوە یاسای ژمارە 34 دابێ هیچ کەمەدابێک ڕێژەکەی لە خوار پەنجاوێگە لە خوار پەنجاوە بێ ئەوە شمولی کەمەدامی سەنگەر ناکە ژمارەتان چەندان بێت ئێمە بەعامە و ئەو هەموو حیزبانی کە هێسا بەیەکەوەی تقریبان 4240 کەمەدامی سەنگەری 4240 ئەندامی ڕێکخراوەکەتان ئەم ڕێکخراوە لە چەند شاری کوردستانە کار ئەکات و خزمەتەکە بەکەم ئەندامانی سەنگەر ئەم ڕێکخراوە ئێمە لە هەموو شار و شارشکانی کوردستان بارگای لقمان هەیە بۆ نمونە لەبەر وەعز و ظروفی ئێسای کە خۆ دەزانی وەعز و ظروفێکە کە ڕێکخراوەکان نەسریان نەماوە تەنها ئێمە ئابوونەیەکی کەم لە کەمەدامەکانمان وەرەگرین بۆی کە ڕێکخراوەکەمان بە خزمەتی ڕێکخراوەکەمان بکەین و من هەلێژ و حەزەکەم پێشەوە دەسواسێکی هەم ئیداری گشتی و هەم بەڕێز کاک باڤێڵ کاک لاهور هەموو هەواڵانەی کە فەرماندەی کاک شێخ جەعفەر فەرماندەی گشتی کە هاوکارمان بن بۆ پشتیوانی کەمەندامان جاجار هاوکاریەکمانەکەن بۆی بتوانین ئیدامەی مقڕ و بارەکەکانمان بن مقڕ و بارەکەکانیشمان جاران دە 12 لقمان هەبوو بەڵام ئێستا بۆ ئەمەوە کەممان کردوێتەوە مەخمور و بادینان و هەولێرمان کردو بە یەک مقڕ یەک بارەگامان هەیە ئەویش لە هەولێرە سۆران بارەگایەکمان هەیە ناو سۆران لە ڕانی و قەڵاتزێمان کردو بە یەک لق سلەیمانی لێرە مقڕمان هەیە شار باژێر و دوکانمان کردو بە یەک ئەویش بارەگاکەی لە سلەیمانیە کۆیە بارەگامان هەیە لە کەرکک ناو کەرکک خۆشمان بینامان بۆ دروست کردوون بارەگایەکمان هەیە چەمچەماڵ و مەنتیقەی چەمچەماڵ لەوێش هەر بارەگایەکمان هەیە لە شارە زۆریش ناو هەڵەبجە لە گەربیاریش لە کەلار بەڵێ ئەم ڕێکخراوە پێش ئەم بارودۆخە بەداخەوە بارودۆخێکی ئابووری سەخت ڕوو لە هەرێمی کوردستان کردووە چەند ساڵی دوایی پێشتر ئێوە چی هاوکاریەکتان ئەکردن ئەنی ئەو ئانەی کە ئەبوون بە ئەندام لای ئێوە چۆن کارتان بۆ کردن چی خزمەت گوزاریەکتان پێشکەشەکردن بۆ کوڕێکخراوەکە بەڵێم وەکو لە 100 توانی بێتمان خزمەت بەکەمەندامان بکەین ڕێگە خزمەت گوزارەکانتان چی ئەومان نەکردێ بەڵام لە ڕووی ڕێکخراوەکانیکەوە لە ڕووی ڕێکخراوەکانیکەوە لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی هەم مەکتەبی سیاسی هەم فەرماندەیی لێرە دووبارەیەکەوە هەم بەڕێز کاک شێخ جەعفەر کە زۆر پشتیوانمان بوو هەم لە وەزارەت و هەم لە هێزەکانی هەفتە شتمان زۆر بۆ کەمەدامان کردو پێشم وەزی کە هاتوۆتە ئاراوی چێک لەوانەکە ئێمە توانیوان ئەم ڕێکخراوە بە دنیا بناسیێنین هەم بۆی بزان کە کۆمەڵی ناساندنکانن
داسادەکەوەیە کە لەمە کۆنگرەمان بەستووە دوای کۆنگرەی تر سەرداری هەموو ڕێکخراوەکانمان کردو تومانە ئێمە ڕێکخراوێک هەیە بە تایبەتی ئەوە لەبیر دەچێت بە تایبەتی جەنابی مام جەلال جارێک چووی لە خزمەتی داوای هاوکاریمان لێ کرد وتی وە حەقە سنووقێکتان هەبێ و حەقا لە منەوە دەست پێ بکەن تێقە لە منەوە دەست پێ بکەن چکە ئێوە لە پێداوی بیلەتەکەتانە ئەدابێکی جەستتان بەخشیوە لە دزی و لە ڕاوڕوو تاواتان لێ نهاتەوە وتی حەقە لە منەوە دەست پێ بکەن هەتا گوگاتە ئاخر دەوڵەمەندی ئەم شارە حەقە پێی بڵێ کاکەوە نەمانەوە بۆ کۆمەڵەکە وتیەوە من یەکەم کەس من دەست پێشکەریەکەم کە ئەو سەردەمە 50 ملیۆنیا پێمان بۆ کۆمەڵەکەمان وتی حەقە ئێوە وابن داوا شەرم نەکەن داوا لە هەموو کەسێ بکەن کە هاوکاری ڕێکخراوەکەتان بکە بۆیە هەر لەو سەردەمەوە ئێمە خەڵک زۆر هاوکاری کرد خەڵک نا بەڵام حیزبەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هاوکاری کردی وەکو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و هێزەکانی هەفتا و بجد ماڵی جەنابی جەلالیش هەم دادەهێرەوانش بەڵام ئێمە ڕێکخراوەکەمان بە حەقەت هەم سەرەتا چکەیە بەسەر بە هێزەکانی هەفتین و هەم هێزەکانی هەفتاش خۆ دەزانین سەر بە وەزارەتی پێشمەرگەی هەر کتابێکمان کرد بێ لە ڕێگەی هێزەکانی هەفتاوە کردومانە بۆ ڕۆمبەرێکێک لەوانە کە پێویستمان بە هەچ کەمەندامێکە بێ بۆ چارەسەر لە ڕێگەی هێزەکانی هەفتاوە کتابمان کردو بۆ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگەش لوچنەیەکی توبی پێکێناوەکەم هەواڵە پێویستی بەوانە پارەیە فعلا لە ئەنجومەنی وەزیران ئەو سەردەما کە کاک عیماد و کا عومەر و ئەوان لێ بوون هاوکاریان کردین بۆی کە کەمەدامەکانمان بنێرین بۆ دەرەوەی وڵات هەر دووسێ وەجۆژمان ناردۆ بۆ ئێران هەر بە ڕێگەی وەزارەتی پێشمەرگە و هەم بە ڕێی داهاتی کۆمەڵەکەمانەوە لە ئێستا چەند کەم ئەندامی سەنگەر پێویستیان بەوەیە کە چۆنڵە چارەسەر وەرگرن ئەگەر ڕاستی دەوێت کە بەدامەکان خۆ دەزانی هەندێکیان بەرەو تەمەدا ڕۆن لەم زۆر فەژا خۆ دەزانی زۆربەی کە بەدامەکان بەشگەل لەوەی کەوا برینارن تووشی نەخۆشی شەکرە و زەخت و وانە بوون لەبەرەوە زۆربەی کە مەدامەکانمان ڕەنگە لەم زورفەیە ڕەنگە لە سەتادا لە سەتا 15 پێویستیان بۆەوە هەبێکە ماگانە عیلاجیان بۆ بکڕنەوە پێویستەکانی خۆیان ڕەنگە ماگی بای هیوا هەیە بای 300,000 400,000 ڕەنگە هەتا 500,000ش بڕوە کەوا ماگانای دا بە عیلاجەکانی خۆی لەبەرەوەی زۆر کە مەدامان پێویستی بەوە هەیە کەوا بە حەقەت ماگانە لە شوێنێک هەم هێزەکانی هەفتە هەم و هەچەند خەستەخانەی شۆڕ زۆر سپاسیانەکەم ئەوم لە بیر دەچێت زۆر هاوکارمان بوون لە بەتایبەتی لە کاتی ئەم نەخۆشیە بە حەقەت کۆمەکێکی باشیان کردین یا ڕۆژێک مقابلەیەکیان کردین کەوا بتوانین ڕقەمی هەموو کەمەدامانیان بینێ مایەک هینەکەیان هەبوو عیلاج و شتەکانیان بە خۆڕایی بدەن ئەوەش بە حەقەت دەستکەوتێکی باش بۆ هەم لێرەوە لە کەناڵەکەی و سپاسێکم کەوا کاکشوان لە زۆربەی وڵاتان ئەوانەی کە وەکو ئێوە تێکۆشەری دێرینن ئەمانە کارتێکیان هەیە لە هەموو شوێنەکان تەنان لە بازاڕشە داشکاندنیان بۆ ئەکرێت ئێوە بۆ کارتان بۆ ئەمە نەکردووە لە هیچ نەبێت لە داوم دەستگاکانی حکوومەتە کار ئاسانیتان بۆ بکرێت لە زۆربەی ئەو خزمەت گوزارانی کە هەیە داشکاندنتان بۆ بکرێت و ئێوە هەمیشە لە پێشەوە بن بۆ خزمەت کرد ئێمە من خۆم ئەوروپان بینیوە سەردانی ئەوروپاشم کردو زۆر جار چۆن بۆ شوێنە کارکەوە بزانم ئەم ڕێکخراوانە بە تایبەتی و قودەمانەی کە وەختی خۆی کە خەباتیان کردو لە بە تایبەتی من لە باوەیە زابتێکی فەڕەنسیم بینی قسە لەگەڵا کردوتەمەوانەی کەوا لە جێشی حربی عالەمی یەکەم و دوو هەما چیتان بۆ کردوون ئەوانە لەگەڵ ئێمە فەرقی جیاوازی زۆرە ئێمە یاساکانیان چییە جیاوازەکانی ئەوان لە سەرەتایەوە کە دروست بوون کە بوون بە ڕێکخراونا بڵین لە سەرەتاوە کە چۆتە بەری جەنگەوە باگانە شتێکیان لێ سەنون باگانە لە معاشەکەیان شتێکیان لێ بڕیون بۆ ئەگەر نوخسان بوون لە ئاخریە بتوانن لەو پارەیە هەموو شتێک بۆ سەربازەکانیان بکەن بەڵام بەداخۆ لە وڵاتی ئێمە تاسەوە ئەوە نەبووە بەڵام ئێمە یاسایەکمانەی پێڵی یاسای ژمارەسی چوار لە زاڵی 2007 ئەم یاسایە دامەزرا و هەم پەرلەمان بڕیایی لەسەردا و هەم ئەنجومەنی وەزیران قەرایی لەسەردا و بەڵام زۆر بەداخەوە تاکو ئێستا هیچ بڕگەیەک لەو بڕکانە کە جەبەجێ نەکراوە کە کۆمەڵێ بڕگەی باشی تیا بۆ کەمەدا ئەرکی ئێوە نییە وەکو ڕێکخراوەکە بە دووادار چون بکەن و پێداگری بکەن لەسەر جێبەجێکردنی نەوە وەکو ڕێکخراوەکە دڵیا دەکەم لە دەرگای هەموو هەواڵێکی خۆمان داوە لە دەرگای مەکتەبی سیاسیمان داوە هێزەکانی هەفتا ڕەنگەندەیان جار کتابیان بۆ کردبێتین و هەج ئەندام پەرلەمانێکیش کە چوو بێتە ئەوێ هی هەموو حیزبەکان هی هەموو حیزبەکان داوامان لێ کردوون کە ئەمەمان بۆ جێبەجێکەن بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەچێتە بواری جێبەجێکردنەوەی لا ئەگەر تەنها چەند خاڵێکی لەو یاسای بمان جێبەجێکەن کە بەزانی سەنگەر پێویستی بە هیچ شتێک نییە بەڵێ ئێستا سەرکردایەتی نوێی یەکێتی پلان و پرۆژەی نوێ هەیە
ئێوە چی داواکاریەکتان لە سەرکردایەتی نوێیەکێتی هەیە؟ سەرکردایەتی نوێ ینی چی ئومێدێکتان پێ سەرکردایەتی نوێ من هەر لێرەوە پیرۆزباییان لێ یەکەم لە هەموو حیزبێکی دنیاە دەبێ خەڵک بیت لەوە بکاتەوە نێوبوونەوە شتێکی باشە ئەگەر هەچ حیزب و ڕێکخراوێکە نێبوونەوەی نەبێت ئەوە سەرکەوتو نابێت لەبەرەوەی من ئەم نێبوونەوە بە شتێکی باشە زانم و لێ پیرۆزبایی لە هەردوو سەرکردە کاک لاهور و کاک باڤێڵەکەم و سپاسی یەک بەیەکی هەردووکیانەکەم و بۆ هەم لێرە دەستخۆشی لە هەموو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تازاکەم هەر لێرە پەیامەکەشمانەوەیە هەم بە نووسراویش داومانە بە پیانکەوە بتوانن لە دوایەمە یەکجاری یەکەم شت ئەومان بۆ نووسیون یەک ڕێزی ناو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لای کەمەندامانی سەنگەر خەتێکی سوورە چکە خۆ دەزانی لە زۆربەی ناخۆشیەکانی ناویشتی نیشتیمانی کوردستانە ئێمە هێڵێکی سوورماندانابوو بۆ مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەگەرمانەوە لەمە پتەرازی ئێمە دیسانینەوە بەر دەرگاکەتان و ناغینەمە درۆزی ئەم جارش بۆ سەرکردایەتینەوە هەمان هەڵوێستمانە بێ پیان دەڵێن یەک ڕێزی ناو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەری ژیانی ئێمەوەیە چکە گەر یەک ڕێزی ناو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو تەبایی نەبوو لە یەکێتی نیشتیمانی کوردستانە منیش ناتوانم پرۆژەکانم تەقدیمی مەکتەبی سیاسی و حکوومەتەکەم بکەم لەبەرەوە من لێرەوە بەناوی هەموو کەمەندامانی سەنگەرەوە بەناوی سکرتاریەتەوە پیان دەڵێم یەک ڕێزی ناو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆم دوو سەرۆکە گەنجە لە هەموو شتێ مهمترە دوایەوە یەکەم داواکاریشمانەوەیە کە بۆ پێشمانوتون بە تایبەتی جارێ پێش ئێمە کەسوکاری شەهیدەکان ئاگیان لە کەسوکاری شەهیدەکان بێ پێش ئێمە ئاگیان لەو کەسانە بێت کە لێمان عاجز بوون چوونەتەوە ماڵی خۆیان ئەوانەمان بۆ ئاشکەنەوە ئەوانە بەچی ئاشتەکرێنەوە ئەوانە تەنها ئەمڕۆ تۆ بە قسەی خۆش دوو قسەی خۆش لەگەڵ منا بکەی منیشم نایە لە یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی دوای کەسوکاری شەهیدەکانی ژەگەر ئەمڕۆ بچین سەرداری ماڵەکانیان بکەین دەستێک بەسەر گوێ مناڵەکانیان نابێنین بچین سەرداری دوو کەمەندامی سەنگەر بکەین کە لەسەر عارەبانەیە یا لەسەر جێگا کەوتووە یا بچین سەردانی دوو هەڤاڵی تێکۆشەری وەفایان بۆ نیشان بکەین جارێکە وەفایان بۆ نیشان بدەینەوە بڵین ئێمە هاتوین ئێوە هیلاک بوون ئێوە ماندوو بوون ئێمە هاتوین تەواوکەری ئیشەکەیەوە بین بەڵام هاتوین ئێوە دەست پێ بکەین کە خزمەتان بکەین ئەوە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانە و داواشم لە سەرکردایەتی تازە هەیە ئەو خاڵانەی بۆ کەمەندامانی سەنگەر ئەو داواکاریانی کەمەندامانی سەنگەر ئەو داواکاریانی پێشمەرگەی دێرین ئەو داواکاریانی کەسوکاری شەهیدان زیندانی سیاسی ڕێخستە دێرینەکان کە خۆیان پێشتر دەیان جار چوونەتە لایەن تویان ئەم داواکاریانەمان هەیە ئەمە وەعزی حیزبەکەمانە ئەمە وەعزی ڕێکخراوەکەمانە هیوادارم جارێکە بۆوانەیە بچنەوە بۆی بتوانین زیاتر خزمەت بە میلەتەکەمان بکەین زۆر سپاس کاکشوان دەسەکانە خۆش بێت زۆر بەڕێز شوان مخاقی سکرتێری پێشمەرگە کەمەندان بۆکانی سەنگەر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانەوە بوویت بەڵێ بەڕێزان ناوبڕێک و درێژە بە بەرنامەکەمانە دێن هەمێدی مەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا کەم نین ئەو چاوانەی کە ڕۆژانە چاوەڕوانیان لێمان هەیە وەگەوەی بوونی تۆ بۆ ژیانی ئەوان گرنگی تایبەتی هەبێت
ئێستامان بەرهەمی ڕابردوومانە نووسینەوەی ئەزمون و یادەوەری ساتەکانی ڕابردوو بە نەمریک دەیاڵنەوە. هەموو ڕۆژێک ژیان بە شێوەیەکی جیاواز خۆی نوێیەکاتەوە. کاتێک لە کۆتایی هاتنی کارێک تەواوە بیت ئەرکێکی تر چاوەڕێ دەکات. بە ئەنجام گەیاندنی هەر ئەرکێک خەباتێکە لە پێناو ئەوانی تردا. شۆڕش وا فێری کردوین کە هەمیشە چاومان لە ئاسۆ بێت. بۆ ئەوەی کاروان بەردەوام بێت پێویستە بێوچان لە هەوڵابین. ئەوەی ئەیکەین کەسانێک دوای ئێمە تەواویەکەن. لە دوای نسکۆ شۆڕشی نوێ لەسەر دەستی چەند گەنجێکی خەباتگێر هەڵگیرسایەوە. بەهێز و گوڕێکی تازەوە مژدەی بەردەوامی خەبات و تێکۆشان بەگوێی کۆمەڵانی خەڵکدا درایەوە. مەشغەڵانی ئەمجارەی شۆڕش بڕوای ڕەنجدەران هەژاران بوو. زیندان و شەکنجە پەت و سێدارە سەری پێنەوی نەکردین. کەمبژی و کەڵبژی بووە وێردی سەر زمانی هەمووان. نەسرەوتن تا سەرکەوتن دروشمی شۆڕش و گەل بوو. هاوڕێتی و خۆشەویستی خاک تێکۆشان بۆ ئازادی ئامانجمان بوو. ڕۆژێکی نوێ دەست پێکات. ئەوانەی چاوەڕوانیان لێمان هەیە بە هەستێکی زۆرەوە ڕێز دەنوێنن. مێژومان لە ناو خەباتدا فێریەوەی کردوین کەنەوەی نوێ بۆ ژیانی داهاتووی گەل جێگەی ئومێد بن. پەیاممان تەواوکردنی کاروانی تێکۆشانە و پێنووسەکەمان دەبەخشین بنەوەی نوێ تا بەدیهێنانی ئاواتەکان. بۆ ئایندەیەکی گەشی یەکێتی با جۆش و خۆشی نەوەی نوێ ئاوێتەی ڕەوتی قاڵبووی خەباتمان بێت. بەڵێ بەڕێزان لە تەوری دووەمی بەرنامەکەمان قسە لەسەر پاڵەوانانی زیندانی سیاسی ئەکەین. ئەو کەسانەی کە جەلادەکانی بەعس زۆر جار مانوو ئەبوون لە فەلاقەکردن و تعزیبدانی ئەم پاڵەوانانە، بەڵام ئەمان سەربرز و سەرکەش بوون. ئەمان ئاعترافیان نەئەکرد. بەشێکیان بەداخەوە هەر لە ناو زیندانە شەهید کران لەژێر لێدانە. هەندێکیان بە پەتی سێدارە شەهید کران و هەندێکیشیان بە موعجیزە ڕزگاریان بوو. ئەمڕۆ یەکێک لەو کەسانەی کە حکمی ئیعدامی درابوو چاوەڕوانی ئەوەیە کرد کە ئەم حکمە جێبەجێ بکرێت، بەڵام بە موعجیزە ڕزگاری بوو. بەڕێز مامۆستا کەمال شاڵیە. مامۆستا کەمال شاڵی یەکێکە لە تێکۆشەرە دیرینەکانی کوردستان و بنەماڵەکەیان بنەماڵەیەکی تێکۆشەرە، هاوڕێی دیرینی جەنابی مام جەلالە. پێمان خۆش بوو لەم بەرنامە بەسەری بکەینەوە. مامۆستام کاتەوە. زۆر سپاس، زۆر سپاسەکەم بۆ ئەوی منتان بەسەر کردەوە. زۆر سپاس. مامۆستاگیان من پێم خۆشە بە کورتی ئەگەر باسێکی چۆنێتی گرتنی ئێوە و حکمی ئیعدامی ئێوە بکەین. وەڵای ئێمە لەسەر داوای بەڕێز خوا خۆشبوو ڕەوانشان مام جەلال داوای لێ کردین و لە ڕێگەی کاک پیرۆز تالەبانیەوە پیاوێکی ناوی زەرقام عەبدوڵایە بەڵێ ئەندامی سەرکردایەتی باسی سووری بوو. گوایە لە ڕێ ئێمەوە بیگەینە ئەو لەوێ شۆ ئەو بیگەێنێتە تاران لە یەک کۆنگرەیەکی نێودەوڵەتی هەبوو دژی حکوومەتی باسی عێراقی. بەڵێ تری ئەمەش هەڵساین بە کارەکانە لەگەڵ برادەرانی ئێرەوە ئەمانە. ئەوان برادەرانی دەرەوە یەک دانیشان پێوتبووی کە گوایە بیەین بەو کەسێکە لە ئێمە کە ئیجراعاتەکانی ناوشار تەواوکەین لە ڕێگەی تایبەتیەوە بیگەین ئەو ئەویش بیگەێنێتە کوردستان مام جەلال. بەڵێ لە ئاکریا بۆمان دەرکەوت ئەم کابرایە
ئێستا قواویگەن نەماوە لە بەرەوە پیا بە ناو نەڵێ باشترە ئەمە تومس لە ژێرەوە پەیوەندێکی لەگەڵ ئیستیخباراتی ئێرە و ئیستیخباراتی عام بە تایبەتی هەبووە کە ئەوان پێزانم ئیستیخباراتی مراقبەی ئەم جامعاتیانە کردووە ئەمانەی کەیەن بۆ سلەیمانی تر ئێمە تەبعاً ئاگامان لەوە نییە ئێمە بەش دێت کە هاتین ئەوان هاتن وانە ئەو شەوە لە ماڵی ئێمە بوون ئیتر لەگەڵ جەماعەت دانیشتمی گوایە بەیانی کارەکە ئەنجام بدەین کەیتر بەیانی لە مەلابانگان لە دەرگارە دەورمان گیرا بوو تەمەن لە ئیستیخباراتی عام و ئیستیخباراتی ئێرەوە هەر لە ڕێگەی دوای تەمەن ئەمایان بۆ ژێڕینەوە تەمەن هەر لە پردەکەی قلیاسانەوە تا ماڵی ئەمە لە ئەلبانە ئەوسا هەمووی ئەمە لاولا بە عەسکەر و بە دەبابە گیرا بوو بۆ ئەوەی ئەمە بمان کرد تر ئێمە 5/1/87 بوو ئیتر دەوری ماڵەکەن ئێمە هەموو گیراین کە گیراین بردیاینە ئیستیخباراتی سلەیمانی دوایتر نانێت لێرە چونکە شتەکە نەختێک گەورە بوو لێرە هیچ لێکۆڵینەوەیان لەگەڵا نەکردین لە ئیستیخباراتی ئێرە کە بەرامبەر بە ئێستا لە لای بڵێن ناوشاری سلەیمانی بوو لێەوە یەکسەر بە ئوتمبێل ئێمەیان ڕابێز کرد چین بۆ ئیستیخباراتی کەرکووک لە ئیستیخباراتی کەرکووک هەروە ئەحتیادی پرسیاریان لێ کردین و ئەمانە وتیان ئەمە کێ هاتەوە وتم من ئەمانە ناناسم کاکپیرۆ دەناسم ئەمان هاتون بۆ معاملەی تیجاری و جاری وشتیوە تەمان ئەوان نەگویان کرد ئینیان نەکرد دوایتر ئێمەیان بە پەلە پڕوزە برد بۆ ئیستیخباراتی عام بۆ معسکەر ڕەشی شەوێ لە معسکەر ڕەشی ماینەوە پاش معسکەر ڕەشی ئێمەیان برد بۆ شعبەی 5 شعبەی 5 پیسترین شعبەیە لە لای لە بینی پردەکەی کازمیە و ئازەمیەیە لەسەر سوچەکەیە ئێمەیان بڕیتە دەستیان کرد بە تحقیقات وشتیوە ئیتر زۆر عەزیەتیان لاین زۆر هێنیان کرد ئێمە تەمان من بە تایبەتی نەچووە ژێرباری وەی کە ئەمە چێ بۆ ئەومان هەر لەسەر ڕێکەی خۆم مامەوە ئینجا منیان هەڵواسی بە پانکەکەەوە ئەوە جێ دەستەکە بەڵامتر نازانم ئەمە هەمووی دیار نیە ئەمە لێرە هەڵیان واسیم و برینار بوو قەتماغی کردووانە تقریبان دووسێ هەڵیان واسیم ئیتر هیچ ئینێکم نەچوومە ژێرەوەی کە ئەمانە لەسەر داوای خوا لێ خۆش بوو مام جەلال بیبین بۆەوە هیچ نەچوینە ژێرەوە ئێتر تحقیقاتیان لێ کردین زۆر ئەم سێ کەسە تەنها دەستگیر کران تۆ ئێمە حەزەکەی بە ئەوەشمان لە بیر کاکپیرۆ تاالبانی زەرقام عەبدوڵڵا برایەکی ناوی ویسام بوو شێخ خالید کاک سەلام سوبی بوو سوبی خەڵکی ئەویش حەزیە کرد بڕوا لەگەڵەوە ناتوو لەگەڵ کاگازاتمان لەگەڵ و برادەری خۆشەویستی کاکپیرۆت وەروەکو برازاوشتی وای بوو ئەو عێلاقەی بە مۆزوعەکەەوە نەبوو ئەوی ژیرا بەس ئەو لە کاتی لێکۆڵینەوەکە بەریاننا لەگەڵ کوڕێکیش لەگەڵمانە بوو نای حەمەڕەشی بوو خەڵکی سیتەک بوو خزمی خۆمان بوو هاتوو بەحسا من یارمەتی بم دار و مار و نەمای بۆ پیاکە و شەوانیش لێ بوون ئەوی سەتۆ بەرکە و گیرا بەڵام دوایی دەرکەوت بەڵاوە هیچ پەیوەندیان بە کێشەکەەوە نەبوو ئێتر پاشانەوەی تر ئێمە لە شعبەی 5 کە لە تحقیقات تەواو بوو تقریبەن تا من کە ئینکاریم کرد لەگەڵ لە ژوورێکا بووین تقریبەن ژوورەکە مەترونی و بە مەتر 12 کەسی لێ بوو تر قاچمان خستە ناو یەکتە منیان بدە ژوورێکی ئینفرادی کە زۆر هەر ئینکاریم کرد و کە نەچوومە ژێری لە ژوورێکی ئینفرادی دا نام تا تاقیقاتەکان تەواو بوو کە تاقیقەکان تەواو بوو ئێمەیان برد بۆ معمەل لە تەنیشت معمەلی پێڵەنجەیە کە وەختم معمەلی دارتاشی و ئاسنوانە بوو لەوێ دایان ناین ئەتی لەوێ چاوەڕێی ئەتا یەکێ لە زابتەینەکان وتیان
ئێوە بەرەو قەبرستان هەڕۆن ئێوە هەمووتان تەواو بوون تا بە عەرەبی وتی تروحون للقبور جا شعبەی پێنج پیسترین شعبە بوو خاصن بۆ کورد کە ئازار و تەعزیب و ئەشکەنجە و ئیهانە و یعنی تا بلامانە چوینە سەر هین دەست شوێن و ئاو ینی بەڕاستی هیچ شتێکی کەرامەتی ئینسانی تیانە بوو معاملەکەیان لەگەڵ هەموو لەگەڵ هەموو لەگەڵ هەموو زیندانە سیاسیەکان ئیتر پاشان کەین بوو پێش من جارێکیان منیان برد پێشەوە اینجا قەزیەکان جا کردبووە منیان برد بۆ محکەمەی سەورە ئاوات بەندەر و ئەوانە و دوو زابتی لە تەنیشتەوە بوو منیان پێش وابزانام لە مانگی چوارە و 4 تقریبەنە پێش لە مانگی چوارە بوتە لێ منیان برد لەوێ کە چوومە ناو قەفەزەکە هێن وتی ئاوات بەندەر وتی حکومەتی عەدامە دیفاع لە خۆکە منیشت عینەن ئەو جوابەی کە لەو پێشوتم وتم من هەرەوە بۆ هاتوون بۆینەوە هیچ پەیوەندیەکەم بەینەوە نییە بەم قەزیەوە نیە هەلاکوڵین ئیتر دوایی پێی وتم بیبەنە خوارەوە ڕۆیشتم خوارەوە کە چوینە خوارەوە منیان بردەوە بۆ جێگاکەی خۆم پاش من پاش چەند ڕۆژێک کاک پیرۆت و کاک غام و ویسام و سەلامیان بان کرد ئەوانیان برد بۆ محکەمە کە بردیان ئیتر نەهاتنەوە بۆ لای من ئیتر من لە هینەکانم پرسی ئیتر ئەو سەجانەی کە لە بەردەممان نابوو بازێن لە سەجانیش محتەرەمەن یعنی هەمویان وەکو یەک نینە ئەوە کە بە بەردەم هینەکە ڕۆی بە دەنگی بەرز ناوی هەر چوارانی خوێنەوە ئینجا ئەوانی کە لێم پرسی وتێ وەڵڵی مامە کەمال عەرەبی تیا بوو کوردی تیا بوو دیوە خوا معنایەوەی ڕۆشتن بۆ ئیعدام قسەکەی وانە بۆکەم ئیتر من ئاگام لەوان نەماوە ئیتر لە مانگی 6 جاری کەس منیان بردەوە بۆ محکەمە دوایی هەمووتیان بڕۆرەوە بردهاتمەوە عینە شوێن لە مەحمل بۆ جاری سێم لە مانگی 6 بوو 4 چوون بەسەر مینەکە اینجا پێشەوە حەزەکەم باسی ئەوە بکەمە گەرمەجالەیە وەڵا بە کورتی بێ زۆر وەڵا لە پێشەوەی پچی بۆ محکەمەکە ژووری ئینتزارێ چاوەڕێکی جەماعەتی خەڵکی سلەیمانیم بینی ئەوانە لێرەوە هاتبوون وتم کاکە من کە ماشاڵی و ناوە حکومەکەی منی عەدامە چم ئەگەر لە حاڵەتێکان نهاتمەوە ئێرە ئاخر دایمە کە ئەگەری عەدام بیت نایتەوە شوێنە تێگەیشتی ئەڕۆی بوو وتم ئەگەر نهاتمەوە خەبەر بن بە کاتی مواجهەتان ماڵمان لە فڵانجێ قوڵان ناگرێتیان باشە تر کە چوون بە ژووری سەرەوە ئاوات بەندەر خۆی بوو وتی حکومەکە بۆ بە موعەبەت ئیتر تەمەەن وەکو ژیانێکی تازە دەست پێ بکەیتەوە من ئیعدام بوو ئیتر هات بۆ ناهاتمەوە خوارە بە برادەرەکانم گو زۆر سوپاسان لەگەم ئیتر منیان برد بۆ ئەبوو غرێب کە لە ئەبوو غرێب چوینەوە ژووری ئینی پێڵێن ئیستیقبالی پێڵێن لەو کاتا کوڕێکی مەسیحیشمان لەگەڵ بوو ئەوی شارە حکومەکەی عەدام بوو ئەلاکوەوە تەفسیل نین بووە چوم تەماشاکەم لە کاتی پێش ئیستیقبالەکە 2-3 ڕۆژدا دەنێن ئینجا خەنە ناو سجنەکە کوڕێکە ناوی کاک عومەر بوو لەوێ بوو لەسەر دەمەقاڵێ ناو سجنە شەڕیان بوو هێنابوو یانە ئەوێ کەوتی نەقسە وتی تۆ ناوچی وتم کەماشاڵی کە هاتمتی ماچی وتی کاک کەمال ئەو برادەرانەی کە تۆ ئیعدام بوون ئەوانەیە ئێستا لە سجنان لە خوارەوە ینی من تەمەن ئاگام لەوە نییە ئەوان پێش تۆ پێش من ینی حکمراو دوای حکمی ئیعدامەکان لەسەر لاچوو بوو جاوە باسیەوە بۆکەم ئیتر هات ئەم لاولام ماچ کرد و یعنی وتم وەڵڵی مژدەکی خۆشە داومەتێ ئیتر پاس 2-3 ڕۆژ منیان بردە خوارەوە ئیتر سەلۆ ڕیشمان هاتووە تەمەنا پیس پۆخە ڕیش درێژ قژ درێژ ینی وەزعکی ناکۆ تەبەن هیچمان لەبەران نەبوو هەموویە جتر هەموو هاتن بە پیرمەوە برادەران هەمویان کاک پیرۆتوانە و دوم جەماعەتی خەڵکی سلەیمانی ئەوەی کە من یە ناسیەوانە ئیتر دەستیان کرد بە ڕیشتاشین و خۆشتن و ئەوانەوەی تر ینی بەڵام وەزعەکەم وەزعکی تەبیعی نەبوو چونکە
ئەمە هیچ خواردنی وایان ناهێنێ لە سجل جاری وە شلەی هینیانێنێ شلەی شێلم ینی ترێمەر منە نان و چاوشتمە خوارد زۆر خواردن منە خواردکە ترسام لیان ئیتر پاشە ئیتر ئەمە ئێمە ئیتر حکومەکان بۆ وادام تر لێ بووین جا بەڵام تەفاسیلەکەی بۆ کە بۆ بژێرمەوە حەزەکەمە تاریخیە ئێمە کاگم کەڕم تاالبانی دەورێکی سەرێکی هەبوو لە بەربوونی ئێمە کاگم کەڕم لەگەڵ تاالبانەکان وەخواوە کاکبەتان شاڵی گەورەمان ئەویش دەوری هەبوو بەڵام دەوری کاریگەرەکەی کاگم کەڕم بوو خزمانی تاالبانی و شاڵەکان چوو بوونە لای ئەوی سەدامی دەمێ بوو نەبووینی بوو نەخێ ساری کەوتەوەینانەوە تەلەفۆنێکی بۆ کردبوو تی ئەمێ ببینم تر لە کاتی بینینەکە بۆ بەیانی سەعادە کاگم کەڕمیان بر بۆ قەسی جەمهوری تر کە چۆ لای سەدام حوسێن دانیشت بوون قاوەیاندانە کە قاوەکە دانێن لەینی عەرەبە عادەتی ئەوانەکە قاوەکە نەخۆیتەوە نەختێک وەکوهینێکە ینی پیان ناخۆشە پیان ناخۆشە ئەویش توی بۆ کاگم کردن بۆ قاوەکە ناخۆیتەوە تیوەڵە هاتم بۆ ئیشێک ئەگەر ئیشەکەم بۆ بکەی قاوەخۆمەوە سوپاست دەکەم ئەر ئیشەکەشم بۆ ناکەی هەر سوپاست دەکەم چکە لە وەختی خۆ گرت و يعني بيجواز يورز اللي قلت وتي اشرب قهوتك يعني ايشك ابو اكم يعني هاي تدي قاوكي خواردو اما انا تدواي باغني سكرتيركي كرت سكرتيركي ناوكي من نهايه قال وتي اكثر خوي بين زاكو مرسومك يدر كرت وتي حكمي اعدام كان بولا بما كان بمؤبد تري ما يكردوا عرب كانش الشمولي كردن اواني الشريعه مو براسي ئەوانیشی بەرا بەواسی تەمانێ ئەمە لێرەوە من سەری ڕێز و وانە بۆ کاگم کەڕم تاالەوانی دانین چکە پیرمەندێکی کووردە پیاوێکی تێکۆشەرە پیاوێکی ڕاستگۆیە کە ئەو نەبووە ئێمە ئێستا ئەم مقابلەیەمان لەگەڵ جەنابتان ناکە بێگومان بێگومان مامۆستا ئەمە وەکو چیرۆکەکە بوو کە باسی کرد وەکو ژیانی خۆ بەڵام ئەوانی کە لە زیندانە ئەو بینین چی بوون مەسەرەن ئەو پاڵەوانانەی ترکەوانەی زیندان کەسە سیاسیانی ترکە بینیوتە وڵە جۆگەی من لێ زیندان سیاسیەکان تا من لە زۆربیان بەتەمەندتر بووین هەموو ڕێزی احترامیان نەکردین و ئێمە لەوێ کە چوینەوێ خوا ئافریکان لەگەڵ کاگاسۆی عومەر سوارە و برادری کێ برادرانی پارتیە بەڵام کوڕێکی زۆر ڕێک پێگونای ئاسۆی عەلی نەجار پیاوی چاک لەگەڵ مەجموعەیەکە شێخ فەتاح و ئەم برادرانەی کە لێ من یعنی ئەمە هەوڵمان نا تەبایی و برادری و خۆشەویستی لە ناو زیندانە سیاسیەکانە بکەین بۆی نەبێ بە شەڕی حیزبایەتی و تەسکی حیزبایەتیەمانە هەموو جارە پێوتم کاکە ئێمە لێرەین پێویستە یارمەتی یەکتری بین دۆستی یەکتری بین بەعزێ شتی لاوەکی لابین چکەی من لەژێ دەستی ئەم دەسەڵاتین لەبەرەوەی تریانی بەڵام زیددا لە سیاسی هەموو بەمەوقف بوون هەموو کوڵی تێکۆشەر بوون هەموو ئینسانی چیرۆکێکیان بۆ باس کردووی کە تا ئێستا لە یادەوری تو ئاما بێتەوە هین یەکێک لە زیندانە سیاسەکانی کورد کە لەوێ بیست بێتێ لەوێ بینی بێتێ ئەنی هیچ برادێکمان لێ بوو کاک هەمووی باخەوانی پێڵێنەوە 20 ساڵ حکم بۆ خەڵکی پێنجون بوو پیاوی تێکۆشەر بوو گوای تیامیان کردبوو بۆی کە گوای یارمەتی خەڵکیە پشێدە دەرەوە ئەوە تاوان من لەگەڵ عیلاقاتی خۆشەویستی پیاوی تێکۆشەر بوو ئەوە 20 ساڵ حکم بوو دوای لەگەڵ ئێمە بەربوو ئەوە پیاوێکی زۆر تێکۆشە هەمە باخەوانی پێن خەڵکی باخیشانە بوو لە بلکیانی تر من زۆر جار لەگەڵ یا دانیشتن و ئەوانەمە بوو بەڵێ مامۆستا ئێمە کاتی بەرنامەکەمان بەرە و کۆتایی ئەڕوات من پێم خۆشە لەم بەشی کۆتایی بەرنامەکە وەکو زیندانێکی سیاسی وەکو سیاسەتمەدارێک وەکو ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان کەسایەتیەکی دیاری کوردستان چی داواکاریەکە لەسەر کردیەتی هەیە وڵای یەکەم جامی پیرۆزبایی 45 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیبانی کوردستانەکەم و پیرۆزبایی لە سەرۆکایەتی ئێستازەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و داوایان لە یەکەم یەکێتی بکەنەوە سەر یەکێتیەکەی جاران یەکێتەکە بخنەوە سەر یەکێتەکەی جاران یەکێتی جاران پاداشت هەبوو محاسبە هەبوو لێکۆڵینەوە هەبوو وردوشت ینی لە ناو حیزبایەتیە محاسبە هەبوو
ینی ڕێگەنێرە خەڵک لەسەر حسابی ملت دەوڵەمەند بێ بەڵام بەداخەوە ئێستاکە بینین تقریبان شتەکەوان نییە ئێمەمانەوە یەکێتی بێتەوە یەکێتی ڕاستەقینەکەی جاران خۆیان زۆر جار باسیەکەن بێتەوە بە یەکێتی خانە قوڕەکان ئێمە بێ یارمەتی فەقیر و هەژار و کەم دەرامەت بین و من داوان لێ یەکەم بەڕاستی لەمە دووە بە قوت و بەهێزەوە تەعامل لەگەڵ ئەحزابەکانی کەشا بکەن نەک بەڕاستیاش حیزب شتێ داواکەەوە ئەمان بڵێن باشن نەخێر مناقشەیەکەین ئەوەی لەگەڵ میلەتان نەبوو لەگەڵ مەسلحەتی میلەتە بوو نایکەین بە تایبەتی زیندانی سیاسی زۆر مەقدورە من خۆم یەکێکم پێویستم بە پارەی زیندان سیاسەکەن یەکەین بەڵام ئێستاکە معاشەکانیان بڕاوە هیوا هەیە فەقیرە هەژارە ئیشی نییە مەڵە 10 ساڵە بەڵام لە بەقا 25 ساڵە من هەیە دووەم لە زمانی کاکبەرهەمە قەرارێ دەرچوو مانگی 11 ئەبزانم پەرلەمانی مسادقەی کرد گوایە زیندان سیاسی ئەو ساکی من حەیەکی 20 ملیۆن دیناریان بنێ ئەوەشیان جێبەجێ نەکرد دووەم بەسەف ئەوان لێ 25 ساڵە لێرە 10 ساڵە ئەوان معاشەکەی دووقاتە خانوون ئەرزیانێنێ خانویان بۆکەن ئەیان نێرن بۆ حاج بۆ نەخۆشیە گەل تەقریت تۆ بیبێ لە سەحساویان ئەینێرن بۆ خارێت بەڕاستی ئەمانەی ئێمە لێرە کەم تەرخە من گلێشم لە کۆمەکەی کۆمەزیدان سیاسیەکانێک کە ناڵم هەڵ لە ساوم بە ئیشی باشە ساوم بەڵام وەکو پێویست نەبووە جا من لێرەوە داوە لە سەرۆکاتی تازە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم لەگەڵ دکتۆر بەرهەم هاڕێ بکەون بۆ ئەوەی زیندانە سیاسیەکان بخرێتە سەر بەغا لە بەغا لەگەڵ مستەفا کازمی لەگەڵ ئەمە ڕێ بکەون بۆی ئێمە لەم زیندانە سیاسیەکان لەم مەینەتی ڕزگار بێ کاکبەرهەم دەوری کاریگەری هەیە لەگەڵ هاوسەرۆکایەتی تازە یەکێتی کە من هەمویان کاک باغبڵ و کاک لەور وەکو برازای خۆم سەیرانەکەم حەز ناکەم تووسی شکستی من حەز دەکەم چونکە ئێمە ئەم وەزای یەکێتی کەیسا بینم من زۆرم پێ ناخۆشە لە ئاستی مەسئولیەتانی تا ئەم کاتە تنازدام لە دوایە ڕێگەیان بین کە ئیش و کارەکانن بەڕێگوی بکەن ئێمەش پاڵپشتیانین جەماوەی ناوێکی یەکێتی زۆرە حزبی شەیدانە حزبی زیندان سیاسیە حزبی کەمەندامە حزبی پیاوە ڕۆشنبیر و تێکۆشەرەکانە ینی پێویستە بەڕاستی گۆڕانکاری سەرەکی هەبێت لە تەعامل هەم لەگەڵ ئەحزابەکان بۆ لای خۆی کوردستان زۆر بەداخەوە کە بینم زۆرم پێ ناخۆشە کە یەکێتی ئەخەنە ڕێزی حیزبەکانی کە لە کەم و کوڕی و لە کەم تەرکەمی و لەوانە نابێ بێ جیاوازیەکە بێ یەکێتی خۆی بەتین کاتەوە گڕوتینێک با بە خۆی پێشخا بێتە ناو جەماوەڕ من زۆر جان پێشم وتن بابەجان ئێوە ئەی سەرۆکایەتی هاوسەرۆکەکان کاکە وەرە ناو خەڵکە وەرە ناو جەماوەڕەوە وەرە ناو ئایلەکانی پێشمەرگە ئایلەکانی کەمەندام ئایلەی زیندانی لوژنەیە دروستکەن بۆ سەردانیان بۆ هینە شەر نییە پارەیان بۆ بەرە کاکشوانی شەمان قسەی جەناب زۆربەی زۆری ئەوانە بەستەنها پێویستیان بە بەسەرکردنەوەیان بۆ برن ئێمەش وەکو خەڵکی سلەیمانی وەسە من یەکێکم لەوانە یارمەتیتانەم بۆ ئەو سەردانانە بەڵێ ینی خۆ پێویستی بە یارمەتی نییە بەڵام دەسەر سەردانێکی بە گوڵێکی بە کاکە گوڵەکە خۆشمەی کڕم با لەسەر ساریەوان نەبێ بەڵێ بەڵام خۆشە بەسەرکردنەوە و پێزانین و وەفایەک بەڵێ وەفایەک بەڵێ بێگومان هەمومان چاوەڕوانی سەرکردایەتی نوێی یەکێتی کاری نوێ بکات پێم خۆشە پێشکەوتوو بوون پێم خۆشە سەرکەوتوو بوون پێم خۆشە دان پێدا بگرن لەسەر مافەکانی میلەتی کورد هەرچەند لە عێراقیش و لە کوردستانیش مامۆستا کەمان زۆ سپاس کاتمانەوە دەسەکانە خۆش بێ زۆر سپاس کە لەگەڵمانە بوویت بەڵێ بەڕێزان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەکەمان تا بە یەگەیشتن بەخواتە نەسپێرین خواتان لەگەڵ